بانیتان باش سبێتتان باش لە هەر شوێنێک بینەر و بیسەری پرۆگرامی ڕۆژ باشن لە کەناڵی کوردستان 24ەوە ڕۆژێکی باش دەست پێ بکەن. ئەمڕۆ بڕگە و بابەتی هەمەڕەنگ و هونەری و کللتوریمان بۆ ئامادە کردوون. یەکێک لەو باسانەی کە هەمیشە هەیە کە نەبراوەیە کوشتن و یاخود پێشەلکردنی مافەکانی ژنانە، کوشتنی ژنانە لە ژێر ناوی شەرەف. ئەمە پرسێکە بێت کە بێگومان هەندێک لە چالاکوان یاخود زۆر کەس کە پارێزەری مافەکانی ئافرەتانن کاری لەسەر دەکەن. ئەمڕۆیکەینە تەوەری پرۆگرامەکەمان جگەلەوە بڕگە و بابەتی دیکەشمانە بێت، بەڵام دەستپێک بابزانین چی دەگوزارێت لە ناوخۆ لە جیهان بە کورتەیەک لە هەواڵەکان لەگەڵتانە بم. دوای زیاتر لە 18 کاتژمێر کۆبوونەوە و گفتوگۆی چڕ لە نێوان پەرلەمانتاران و وەزیرەکانی حکوومەت کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بەبێ هیچ بڕیارێک کۆتایی هات. لە کۆبوونەوەکەی پەرلەماندا پەرلەمانتاران لە هەموو فراکسیۆنەکان دەیان پرسیاران لەبارەی موشە و داهات و خەرجیەوە ئاڕاستەی تیمی حکوومەت و وەزیرەکان کردو. وەزیرەکانی حکوومەتیش ڕوونکردنەوەی پێویستیان بۆ ڕایگەشتی و پەرلەمانتاران خستە ڕوو. حکوومەت هێرێمی کوردستان راپۆرتەکانی دیلۆیت تایبەت بە 2020 بڵاو دەکاتەوە. دیلۆیت راپۆرتی پشتڕاستکراوی تایبەت بە داتا و زانیاری نوێ دەربارەی هەناردەکردن، بەکاربردن، خەرجی و داهاتەکانی نەوت لە یەکی کانونی دووەمی 2020 تا 31 کانونی یەکەمی 2020 لەگەڵ راپۆرتی یەکگرتووی ساڵی 2020 لەلایەن حکوومەت هێرێمی کوردستانەوە بڵاو دەکاتەوە. راپۆرتەکە شیکردنەوەیەکی چارەکە ساڵانەی پێشکەش دەکات و دووبارەی زانیاریەکانی هەناردەکردنی نەوت و ڕێژەی نرخەکان کە پشتڕاستکردنەوەی زانیاریەکانە لەلایەن کۆمپانیای دیلۆیت ئەنجام درراوە. وەزیری کارەبا ڕایدەگەێنێت 5 یەکەی بەکارهێنانی کارەبا لە کار کەوتوون. کەمال محەممەد وەزیری کارەبای حکوومەت هێرێمی کوردستان هۆکارەکانی کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبا بۆ کوردستان 24 خستە ڕوو ڕایگەن. 5 یەکەی بەرهەمهێنان لە کارکەوتون، دوانیان لە هەولێر و سیانیان لە سلێمانی. وەزیری کارەبا ئاماژەی بەوەش کرد لە 15 مانگەوە بڕی بەرهەمهێنانی کارەبا کەم بووەتەوە. بە جۆرێک لە 15 مانگەوە 900 مێگاوات کارەبا کەم بووەتەوە. ئەمڕۆ پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە. بەپێی کارنامەی کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق بڕیارە لە کۆبوونەوەکەدا دەنگ لەسەر ئەندامانی دادگای تەمیزی فیدرالی و پرۆژە یاسایی پەسەندکردنی ڕێکەوتنی گواستنەوەی ئاسمانی نێوان عێراق و سعودیە و هەروەها پێشنیازە یاسای مافەکانی فەرمانبەری مافبەروەر و چەند پرۆژە یاسایەکی دیکە بدرێت. پێشتر کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بەهۆی بەڕێوەچوونی لووتکەی نێوان عێراق و ئوردن و مسر لە بەغدا دواخرا. ئەمریکا شوێنی ئاراستەکردنی درۆنەکانی میلیشیاکانی سەر بە ئێرانی لە عێراق بردومان کرد. کۆشکی سپی ڕایدەگەێنێت ئەو شوێنانەی لەلایەن هێزی ئاسمانی وڵاتەکەیەوە بردومان کراون لەلایەن میلیشیاکانی سەر بە ئێران دروست کراون و ئاراستەکردنی درۆنەکان بەکارهاتووە. چین ساکی وتەبێژی کۆشکی سپی دەڵێت سەرۆکی ئەمریکا بە گوێرەی مادەی 2 دەستوری ئەمریکا بڕیاری هێرشکردنی داوە ئامانجلەی پاراستنی سەرباز و بەرژەوەندیەکانی ئەمریکا بووە. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. کچێکی کوردی ڕۆژئاوای کوردستان لە بەرلینی پایتەختی ئەڵمانیا لە تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادی توانی پلەی یەکەم لە سەرتاسەری ئەڵمانیا بەدەست بێنێت. ئەو کچە کووردە لە تەمەنی 7 ساڵیەوە چۆتە ئەڵمانیا توانیوێتی لە هەموو قۆناغەکانی خوێندن نمرەیەکی باش بەدەست بێنێت. با بزانین ئەو کچە کووردە کێیە و چۆن ئەو ئەنجامە باشانەی بەدەستێناوە. کەسێکە بیانی ji xelkên xwedî zimanê dayîkê baştir anî. Ev sernivîsa rojnameyeka Almaniya ku behsa dilovanê keça Kurd dike. Kurda ku evdema 7 salên wê hatiye Almanyayê. Nimra herî baş li ser astê welatê xwe yê nû tomar kir.
ناوێ دلۆڤانە 19 ساڵی بوو نوچەیەکە بالکێش ji بۆ gelek rojname û medyayên Almanî. û wisa ked û tekoşîna dilovanê ya salan bi encameke baş binav kirin. اني وقتها هون المانيا جي طبعا برا رعد بيمياني لانه خصوصي زمان لازم مارو بعلمي لازم مارو لفر فهم كي شو مكتب لانه مكتبي برنامج سورينا بس كي حفظ وداره فر فهم لازم تشكي انا خندني ابداعي بر يعني انه مثلا طار صار موضوعك دينكن بس باش تفحص دو يعني نفس الموضوع بتشتك دنتي يعني مثالك دنتي Bitene çend xwendekar li seranserê Almanya salane dikarin nimreyên sedî sed bînin û ev çend sal bûn tu kesî li dibistana wê ev nimre tomar nekiribûn. Nimra 1,0 ya herî bilind e. فتشتفي داديكي عروينم خو بيشخينم عروينم زمان بعلمم چاتم بي بس لأنه چاتم بي هيشت أبا حافظم هيشت أبا بي خالص أكي بعلمم أكي إلا جيورن طربم يعني في دافعو جامع هابي يعني فمديرة جي قود قو يعني هسول طالبك ما هاي پر مميز يعني وجميج يعني هين كاسنا بي في علامات تامه هوني بي فوقتي واقود أبي حاسم ديسو يعني إنه نابس أبي حاسم إنه إنجازك إنه حتى الدنجي بي حاسينه وجمرو كيف كرني يعني إنه هنا ألمان مروات بين وبما انه يعني تشكي مره قصتي مش زون بين يعني البرنامج فطبعا فيت اشتهين يعني معنا سيغو امبورتر به Dêw bavê dilovanê bi xwe pezîşkin û mijûlî avakirina jiyana xwe li vî welatî ne. Lê dema xwe ya herî zêde ji bo guhdan bi zarokên xwe ve derbas dikin û şanaziyê bi encamê keça xwe dikin. فوقت ما دي نتيجة قيزي من باش ودار وهنا تدي سوشيال ميديا سروان داينكر ودربي از پر كيف خوش بما پر سر بلند بيم الله يعني هر تشتك يعني لازم حمو ديك وبافك في تشتي يعني جزاري خورا بقدمين مثلا زاري خزانه بن چاوه تربيه كن كيد ملت كيف خوش بيا وقت ملت ببینن مثلا خاصش كردي مرو يعني هوا تشتك پر سر بلنديه يعني ببین وقتی مثلا که یا قیس کرمانجی کردی مثلا هانا سر بلند به يعني هوا طبعا كردك الكدري به سر عرضي به جرو طبعا هوا فخرك مازنه Tiştek astem nîne li ber îrada mirovan weke dilovan dibêje û em wek Kurd gerek xwe kêm nebînin û hemû hêza xwe ya derve bêxin xizmeta xwendinê de. دقولش انه كرد جد ناكم ترم بالعكس يعني حرياك انسان جوا كابدي يعني جت المان اللي تكرمانجه المهم تشو تكت انسان تقدن حاسكي يعني فرقانه كت الكداره محاوله كتمي خاطب بيشخينه تمي تساري خاطب خو بلند بيت مثلا خواندنه دو تناجح بنت مواهب دو رياضه دو موسيقى دو تشد خوزه تقدر المهم تناجح به وتجي حاسكي لانه اذا تشتك تجي حاسكي تجدلي خود بيرو تشيكي Dilovan gaveke mezin ber bi paşeroja xwe ve derbas kir û projeya keseke navdar û bikiryar daye ber xwe. Ku şopa xwe di hembêza welatê xwe yên nû Almanya de vekir. Kawa Mihemed Emîn, Kurdistan 24, Berlin, Almanya. مانگی ئەیلول فستیڤاڵی سنە بەڕێوە دەچێت. ئەمین مرادی کە باسی لەوە کردووە لە مانگی ئەیلول فستیڤالێکی گەورە لە سنە بەڕێوە چێت تێیدا چەندین کاری هونەری پێشکەشەکرێت کە ئێمە لە گرافیکێکدا بۆمان ئامادە کردوون کارەکان یاخود با بڵین کە سنە دوایەوەی کە لەلایەن یونسکۆوە بە یاخود بڵێن بە شارێکی کللتوری ناسێنرا بۆیە هەمیشە کارە هونەریەکانی بەردەوامن هەرچەندە لە ماوەی ڕابردوودا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کارەکان دواخرا یاخود لەو شارە کەمترین کاری هونەری ئەنجامدرا بەڵام ئێستا فستیڤالێکی گەورە لە سنە بەڕێوە چێت کە بڕیارە مانگی نۆ هەموو هونەرمەندانی سنە و شارەکانی دیکەی کوردستان بەشداری فستیڤالەکە بکەن. و ئاماژە بەوەش کراوە کە ئەو بەرهەمانەی پەیوەندیان بە هونەری ناوخۆ و مێژوو ئەدەب سونەتی و ڕەسەنایەتی شارەکانی کوردستانەوە هەیە گرنگیان پێ بدرێت. هەروەها ئەو بەرهەمانەی تایبەتن بە پزیشکان و کادیرانی هێڵی پێشەوەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا خەڵاتی ڕێزلێنانیشیان پێشکەش بکرێت. بەڕێوبەری هونەری سنە وتوێتی کە لە سبەیەوە بەشداروان ئەتوانن بەرهەمەکانیان ڕەوانە بکەن
وە لە 20 مانگی داهاتووشدا بەرهەمەکان ئەوانی کە بەشداریان کردو بۆ فستیڤالەکە ڕاگەندرێت لە 7 بۆ 19 مانگی ئەیلولی داهاتووش فستیڤالی سنە بەڕێوە دەچێت. ئەمڕۆ 5 چیرۆکی ڕاستەقینە کە باز لە کوشتنی ئافرەتانەکە لەسەر شەرەف یاخود بە بیانووی شەرەف لە دووتوێی کتێبێکدا دەخرێتە ڕوو کە لقی هەولێر سندیکای هونەرمەندانی کوردستان ئامادەی کردووە و هەروەها سبەی گروپێکی شانۆیش نمایشێک لەبارەی دۆخی ئافرەتان ئەنجام دەدات. یاخود بڵین نمایشێکە باز لە ناوڕۆکی ئەوە باز لەواکات کە تایبەتە بە دۆخ و ئەو نەهامەتیانەی کە بەسەر ژناندایێت. ئێمە میوانداری حەمەسوار عەزیز کە سکرتێری لقی هەولێر سندیکای هونەرمەندانی کوردستانە کردومانە و لە ستۆدیۆ لەگەڵمانە پرسوڕای لەگەڵدا دەکەین. بانیت باش کاک حەمەسوار بەخێر هاتی بۆ ستۆدیۆ ڕۆژ باش. بانی ئێوەش باش، زۆر سپاس بۆ میوانداری. زۆر سپاس. پێش هەموو شتێ با بزانین ئێستا دۆخی هونەرمەندان چۆنە دواتر بابین سەرەوەی کە باسیەوە بکەین ئێوە چۆن کار و چالاکیەکانتان لە هەموو بوارەکاندا بەسەر دەکەنەوە. لە ڕاستیدا دۆخی هونەرمەندان وەک هەر سێکتەرێکی تری ئەم وڵاتە لە پاش بڕینی بودجە و شەڕی نەگریسی داعشەوە تووشی جۆرێک لە سەر لێ شێوایی و ئالۆزی بووە. بە تایبەتیش خۆتان لە ئەو ڕێکخراوانە زۆر بە زۆری بودجەیان بڕا لەلایەن حکوومەتەوە لەبەرەوەی حکومەت نەدەتوانێت بودجەی پێویستیان بۆ دابین کات. ئێمە وەکو سندیکای هونەرمەندانی کوردستان تووشی ئالۆزی و کێشە بووین، بەڵام هەوڵماندا لەم فترەیە بیر لەوە بکەینەوە کە ئیتر وەکو سندیکا پشت بە خۆمان بەستین پرۆژەی خۆمان هەبێ بۆ دابینکردنی سندیکا بۆ تەمویلی سندیکا بەدەر لە حکوومەت ئەوە بتوانیمان هەر لە نێو سندیکادا شوێنێک وەکو یانەیەکی کۆمەڵایەتی بەکرێ بدەین. بەم کرەیە بتوانین هەم ئیدارەی سندیکای پێ بدەین هەمش دەستی هاوکاری بۆ هونەرمەندان و بۆ ئەو گروپە شانۆیی و هونەریانە درێژ بکەین کە دەیانەوێت سەردانی هەولێر بکەن. بۆیە تا ئێستا ئێمە لە ساڵی 2014ەوە کە بە تەواوی تەمویلی حکوومەتمان لێ بڕاوە هیچ دینارێکمان لە حکوومەت وەرنەگرتووە، بەڵام ماوەی 7 ساڵ ئێمە بە تەمویلی زاتی بە تەمویلی تایبەتی خۆمان کار دەکەین. سندیکا ئێستا لە ڕەوشێکی باشدایە، خەریکە چالاکیەکانمان دەگەڕێنینەوە جارێکیکە پاش ئاسایی بوونەوەی ڕۆژی کۆڕۆنا هیوادارین بە سرتریش کار بکەین و دەرگاوەڵا دەکەین بۆ هەموو هونەرمەندانی هەولێر و هونەرمەندانی دەرەوەی هەولێریش بۆ ئەوەی لە ڕێی سندیکاوە ئەرک و چالاکیەکانیان بەجێبگەێنن کارەکانیان بەجێبگەێنن. ئێمە بڕیاریشمان داوە بۆ لەمە دووە هەموو سێشەمەیەک ئەبێ چالاکێک لە سندیکا بەڕێوە بچێ، دام چالاکێک کللتوری بێ، هونەری بێ، فکری و ڕۆشنبیری بێ. گرنگەوە ئێمە بەردەوامە بین و دامی هەموو شتێکەکەین ئەم شارەزارێککە ئەبێ ڕووکارە هونەریەکانی بۆ بگەڕێتەوە، جارێککە شانۆ مۆزیک شێوەکاری سینەما لەم شارە پەرەی پێ بدرێتەوە. بەڵێ کاک حەمەسوار ئەو چالاکی کە دەستان پێکردەوە ئەم چالاکیە دەستپێکی کارەکانتان یاخود پێشتریش هەوڵتان داوەکە؟ ئەمە چالاکی سێمە کام ساڵ دەستمان پێکردووە. پێشتر مەراسیمێک ناسانێک بۆ کتێبێکی بەندە هەبوو، یەکەم چاڵکی بۆ دەستمان پێکرد. من لەم ماوەیە کتێبێکی ڕەخنێشانم چاپ کرد، سندیکا پشتگیری کرد و مەراسیمێکی بۆ ساز کرد. دوای ئەوە مەراسیمی دووەممان مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی گەورە هونەرمەندی گەورەی کورد مامۆستا تەڵعات سامان بوو، خوا لێی خۆش بێت، کە کۆی بەرهەمە شانۆیەکانی بوو لە کتێبێک کۆکرا بۆ ئێمە ڕانان و ناساندن و بڵاوکردنەوەمان بۆ کە لە سندیکای هونەرمەندانی کوردستان. ئەمڕۆژ چالاکی سێممان هەیە کە میوانداری ڕێکخراوی گەشەپێدان و مەدەنیێتمان کردووە CDO کە ڕێکخراوێکی تایبەتە بە بواری گەشەپێدانی کۆمەڵایەتی و بە تایبەتیش بواری ژن. ئەم ڕێکخراوە پاشەوەی چەند چاڵاکیەکانی ئێمەیان بینی پێیان خۆش بوو کە ئەم کتێبە ئەوان چاپیان کردووە کە کتێبێکی تایبەتە بە کوشتنی ژن بە بیانی شەرەف لە یەکەم شوێن یەکەم جار لە هەولێر بڵاوکرێتەوە و لە ڕێگای سندیکای هونەرمەندانیشەوە ئەم مەراسیم و ئیڤنتەی بۆ بکرێ و ئەمڕۆ زاهیرەیەکی گەورە لە سندیکا بەڕێوە دەچێت. زۆر باشە. جگە لە بڵاوکردنەوەی کتێبەکە چه چالاکیەکی دیکە ئەمڕۆ ئەنجامەدرێ هەر لە چوارچەوەی ئەو چالاکیانەی کە ئێوە دەستان پێ کردووە؟ بەڵێ
ئەم ئیڤنتە ئەمڕۆ لە سێ فەقەرە پێک دێ. فەقەرە یەکەم نمایشی شانۆییە کە لە ڕێگەی جەستەوە پێشکەش دەکرێت. یەکێک لە دەرهێنەر هەرە بە ناوەنگەکانی کورد کە لە ئەوروپا دەنیشێ کاروان عومەر سەرپەرشتی ئەم نمایشەیە کردووە بۆ ماوەی 10 دقە هەر لە باخچەی سندیکا پێشکەش دەکرێت کە ئەمی شار تایبەتە بە ڕەوشی پرسی ژن کوشتن. دوای ئەوە ئەم کتێبە بڵاو دەکرێتەوە کە چیرۆکی 5 ژنی کوژراوە بە بیان و شەرەف لەلایەن نووسەر و ڕۆژنامە نووس نەوزاد ئەحمەد ئەسەدەوە نووسراوە. کتێبەکە چیرۆکی ڕاستەقینەیە بە شێوەیەکی ڕۆژنامەوانی و چیرۆک ئامێز داڕژراوە. دوای ئەوە سێ کەس کە تایبەتمەندن بە بواری پرۆسی ژن و مەسەلەی ژن کوشتن لەسەر کتێبەکە و لەسەر بگشتی ئەم ڕەوشە ناتەندروستە دەدوێن کە مەسەلەی ژن کوشتنە بە بیانی شەرەف. ئەم ئێڤنتە ئەوەی گەورەی بۆ کراوە تەبیلێکی گەورەی بۆ کراوە قونسوڵی ئەڵمانیا ئامادە دەبێ داوەتی سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکاتی حکوومەت و پارێزگای هەولێر و وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و ئەمانە هەموو بە خودی وەزیر یاخود بە نوێنەر لە وەزارەت بەشداری دەکەن و ئێمەش خەڵکێکی زۆر هونەرمەندانی شارەکەمان ئاگدار کردووە ئەمە جگە لە خەڵکانی ڕۆژنامە نووس و خوێندەواران و چاڵاکوانانی بواری مافی ژن و ئیتر ئەمانە هیوادارین چاڵەکێکی نمونەی دەرچێت و هەنگاوێک بێ بۆ بنبڕکردنی ئەو دیاردێ ناشرینە کە بەداخەوە خەریکە وەکو دیاردێک لە ناو کۆمەڵگەی ئێمە سەر هەڵداتەوە. هیوادارم مجتەمەعی کوردی ئیتر ئەم قۆناغە سەختە تێپەڕێنێ و چیتر ژن بە بیانی شەرەف یا خەربیانی شتر نەکوژرێت. باشە کاک حەمەسوار هونەرمەندان لە هەر شوێنە کێشەیەک هەبێت دەستیان خستۆتە سەر لە ڕێگەی هونەرەوە شانۆ بێت میوزیک بێ کاریان تێدا کردو. بەڵام ئێستا لەبارەی ژن کوشتن بە بیانوی شەرەف یاخود هەر پێشێلکاریە بەرامبەر بە ژن بکرێ هونەرمەندان چیان کردو ئایا پێتان وایە ئەمە بەسە بۆی کە ئەو دیاردێ دەربخات؟ ئێمە پێش 2 ساڵ هونەرمەندی واسوعات کە سەرۆکی لەقی هەولێری سندیکای هونەرمەندانە نمایشی شانۆی پێشکەش کرد. نمایشێکی زۆر گرنگ بوو بە ناو نیشانی ئافرەت لە دۆزەخدا باسی چیرۆکی کوشتنی ڕێک 5 ژنی دەکرد بەڵام 5 ژن لە 5 کولتوری جیاواز یعنی چیرۆکە تەنها ئەوە نەبوو باسی 5 ژن کە لە مجتەمەعی کوردیە لە کۆمەڵگەی کوردیە یاخود سەر بە کولتوری ئیسلامی بنیا هەر کولتورێک نەخێر ژنی تیا بوو سەر بە کولتوری مەسیحیەت و کەر بە کولتوری یەزیدیەت و کولتوری ئەوروپی و کولتوری جوولەکەشی تیا بوو. بۆی ئەمە پێمان وایە ژن کوشتن لە هەموو کولتورەکان یەک بەهانەی هەیە یەک پاساوی هەیە بۆیە دەبێت لە هەموو کولتورەکان بنبر بکرێن. ئێمە وا نەزانین مەسەن لە وڵاتەکانی دەرەوە ژن با بڵێن نەحەقی بەرامبەری ناکرێ بە شێوەک لە شێوەکان مەسەن گێچەر پێکردنی سێکسی مەسەن بەرامبەر دەکرێت ڕەنگە لە مجتەمەعی ئێمە کەمتری بەڵام لە مجتەمەعی دەرەوە ئێمە چیرۆکی ژنێکی نووسەرێکی گەورەی بەریتانی وەکو ساراکەینمان خست بە ناو شانۆگەری کە هەر لە منداڵیەوە باوکی تەحەڕوشی پێکردووە. ئەم ژنە خاوەنی کۆمەڵێک تێکستی شانۆیە کە لە هەموو دنیا بەناوبانگە لە ئاخری تەمەنی 27 ساڵیشە تەحملی ئەو ڕۆژەی خۆی ناکە خۆی دەکوژێ. مەسەن ئەمەش زۆرێکە لە ژن کوشتن بەڕای ئێمە. ژن کوشتن هەر تەنها ئەوە نییە لە وەکو لە وڵاتی ئێمە لەسەر مەسەلەی شەرەف دەکوژرێ یاخود چیرۆکی ژنێکی مەسیحیمان ئەوە کردبوو کە لە نێو داعشەکان کاتێک کلێسایەک دەتەقێنەوە ژنەکە دەکوژن خزم و کەسەکەی دەکوژن. ئەمە ژن کوشتنە ئیتر بیانەکان دەگۆڕێن ڕەنگە لە مجتەمەعی ئێمە لە کۆمەڵگەی ئێمە زیاتر مەسەلەی شەرەف و مەسەلەی ناموس و کۆمەڵێک شتی تر کە بەڕاستی ئێمە بەناحەق بە ژنمان بەستۆتەوە ئەمە بۆتە بەهانێک بۆ ژن کوشتن. بەڵام لە کۆمەلگاکانی تریش دیسان زوڵمی گەورە بەرامبەر ژن دەکرێت و ئەمەش هەر بە پاساوی زۆر زۆر بۆیە ئەم شانۆگەریە لە هەولێر و لە سلێمانی و لە دەربەندی خان و لە بەغداش پێشکەش کرا دەنگدانەوەی زۆر باشی هەبوو ینی توانیمان بە شێوەک لە شێوەکان بخینە بەرچاوی دنیا کە ژن کائینێکە لە هەموو کولتورەکان زوڵمی لێ دەکرێت. ڕەوشی ئیشی هونەرمەندیش ئێمە خۆتەزانی ئێمە بەڕاستی هونەرەکەمان بەدەستەوەیە کاتێک کە پرۆتستۆ یاخۆ ئیدانی هەر دیاردێک دەکەین ئێمە ناتوانین مەسەن ئێمە ڕۆژنامە نووسین بێت مەقالەیە لە ڕۆژنامەیە بڵاوکەینەوە لە تەلەڤیزیۆنێکە بەرنامێکی سەر بکەین. ئێمە ئەتوانین لە ڕێی نمایشێکی شانۆی لە ڕێی تابلۆی شێوەکاری
لە ڕێی فیلمێکی سینەمای کورتە فیلمێک لەم ڕێگەوە لە ڕێی کۆنسرتێکی مۆسیقیەوە پێتان وایە ئەو ڕێگەیە بووەتە هۆی ڕێگریکردن یاخود هیچنا خزمەتێکی بەو مەجالە گەیاندووە بە ڕێگریکردن لە ژن کوشتن گەیاندووە؟ دەزانی تۆ بۆ ئیشکردن لەسەر هەر کللتورێکی دواکەوت و پێویستە ئیش لەسەر پرۆسی عقل بکەیت پێویستی عقلی کەسەکان وا بکەی عقلەکان پێ بگەن عقلەکان لە خۆناغی خێلگەری و عشیرەتگەری نەمێننەوە لە خۆناغی عیبە و ناعیبە نەمێننەوە هوەر یەکێکە یەک لە وەزیفەکانی ئەوەیە کە عقلی کۆمەلگا عقلی تاک عقلی کۆمەلگا بەرەو پێش دەبە ئێمە بۆمان گرنگە کە خەڵک چاوکراوە بێ خەڵک لە مەسەلەکان تێبگە بۆمان گرنگە کە خەڵک لە پشت عیبەیە خۆی نەشارێتەوە شتەکان وەکو خۆی ببینێ ینی ئێمە چۆن دین وەزیفەیەکی هەیە بەراخوە کە لە وڵاتی ئێمە وەزیفەی دین شێوێنراوە دەنە دینیش وەزیفەی جوانی ڕێخستنی کۆمەلگای هەیە جوانترین کۆمەلگای هەیە ئێمە هونەریش هەمان وەزیفەی هەیە دەمانەوێت وا لە تاچی کورد بکەین وا لە خەڵکی کوردستان بکەین شتەکان حقیقەتەکان بە چاوی خۆی بینی ئەم چیرۆکانێک کە لە دنیا ڕوودەرن ئەم چیرۆکان لێ ڕوودەرن حقیقەتی چیرۆکان بینێت چکە مەسەڵەن بۆ نمونە لەم کتێبە ئەمڕۆ کە بڵاو کراوەتەوە سەرێکی بەشێک لە چیرۆکان تەنها بیان و شەرەفی تایە دەنا هیچ لە کەدارکردنی شەرەفی تیان نییە ئەسن هیچ شتێک ڕووی نەداوە لە مۆزوعەکە تەنها بە تۆمەتێک بە ناو ناتۆرەیەک ژنێک کوژراوە. باشە بەم دۆخەی ئێستەی هوەر پێت وایە کە ئەو وەزیفەی خۆی جێبەجێ کردووە؟ بەداخەوە لە وڵاتە دواکەوتوەکان لە وڵاتە ڕۆژهەڵاتیەکان کامیش کە ئەزمەیەک دروست دەبێ قەیرانێک دروست دەبێ یەکەم قوربانی دەبێتە هوەر وەکەوەی هوەر شتێکی گرنگ نەبێت لە وڵاتی ئێمەش ئەم بەڕاستی بەداخەوە ڕوویداوە دەنا زۆر گرنگ بوو مەسەڵەن ئێمە بۆ ڕووبەڕووبوونەوەی هەندێک ئەفکار و هزری دواکەوتو بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەو میتۆدە عەشیرەتگەریە کە ئەم وڵاتی داگیر کردووە زۆر پێویستمان بە هوەرە زۆر پێویستمان بە هەزر و بە فکرە لەبەرەوەی کۆمەلگا لە ڕێی فکرەوە پێش دەکەوێت ئەوروپا لە ڕێی فکری شۆڕشی فەڕەنسیەوە پێشکەوت دنیا لە ڕێی فکرەوە پێشکەش دەکەێت ئێمە زۆر پێویستمان بە هوەرە پێویستمان بە هەزربانە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە وەکو پێویست بایەخ بە هوەر نادرێ حکوومەت کە کاتێک تووشی ئەزمەیەک دەبێت یەکەم شوێن کە دەی کاتە قوربانی هوەرە هەموو پێداویستەکانی لێ دەبڕێ پشتیوانەکانی لێ دەبڕێ هوەر دەبێتە قوربانی بەڕای من بمانەیە کۆمەلگایکی تەندروستمان هەبێ ئەبێ زۆرێک لە هاوسەنجی هەبێ لە نێوان پەیامی هوەر و پەیامی کۆمەلگا ئەم چکە هوەر لە کۆتاییدا وا لە کۆمەلگا دەکات کە بگەشێتەوە لە ڕووی فکرەوە ئێمە ڕاستە کۆمەلگاکی جوانمان هەیە لە ڕووی ڕێگەوبانەوە لە ڕێگوی بینایی جوانەوە شاری مۆدرنمان هەیە بەڵام بەڕاستە بەداخەوە عقلی مۆدرنمان نییە ئیشمان بە مۆدرنکردنی عقل نەکردووە مجتەمەعێکمان وەکو کلێشە وەکو جەستە دروست کردووە بەڵام عقلێکی نامۆدرن تەحکومی پێ دەکات ئەم ڕووداوانەی کە ڕوش دەرن ئێستا لەم کۆمەلگایە گەورەترین دەلیلە بەوەی کە ئێمە تا ئێستا عقلمان زۆر لە دواوەی ئەو جەستەیە کە بە خۆمان دروستمان کردووە ئەمەش وەزیفەی هوەرە وەزیفەی فکر و هوەرە کە عقل پێش بخە کە عقلی مرۆڤەکان وا بکە لە ئاسۆیەکی فراوانترا بیر بکەوتەوە لە نێو ماڵ و عەشیرەت و عیبە و شەڕەف و ناموسە بیر نەکاتەوە. باشە ئەو وەزیفەی کە هەیەی هوەر وای کرد یاخۆ بڵێن لە چەند ساڵی ڕابردوو زۆر جارباز لەوا کرا کە بینەر لە شانۆکان تۆرە لە میوزیکی ڕەسەن تۆرە ئایا ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆی کە نەبوونی سپۆنسەرێکی باشە نەبوونی فەندێکی باشە بۆ هوەر یاخود کەم تەرخەمی یاخود ئەو هوەرەیە کە ئێستا هەیە کامیانە؟ لە ڕاستیدا هەردووشێتی لەبەرەوەی هونەرمەندانش بێبەری نین لەوەی کە کەم تەرخەمیان کردووە لە کاروبارەکانی خۆیان بەڵام لە ڕاستی نەبوونی فەند و نەبوونی پشتگیری ژوارەکە کە تۆ بەرهەمەکانت بە خۆبەخشانە بکەیت بە خۆبەخشانش دائما شتەکان و تێر نابن یعنی شتەکان وەکو پێویست تۆ ناتوانانی مەسەن تۆ شانۆگەرێکی بەیانی ئەگەر لە سەجیرفانی خۆت بێ ئەبێ دیکۆڕەکەی بەڕەزیلی بکەیت جلوبەرگەکەی بەڕەزیلی بکەیت هەموو شتەکان ئەبێ بەڕەزیلی و بەکەم خەرجی بکەیت بەڵام ئەم جۆرە اقتصادکردنەش حتمما کاریگەری بەسەر کوالیتی ئیشەکەەوە دەبێت دواتر مەسەن کەسێک کە 3-4 مانگ لە نێو هۆڵێکە پرۆڤە دەکات دینارێکی دەست نەکەوێت تۆسێک ینی لە ڕووی نەفسیشەوە زۆر متحەمیس نابێ ئیشەکە بکە بەڵام کەسێک کە ژیانی ماڵ و بناڵەکەی بۆ دابینکەی دڵنیام هەرچی پێیەتی ئەتوانێت دەری بخە کاتێک هوەر ئەتوانێت بیژێنێ هوەر هیچ نەبێت بتوانێت ئەستێکی ئەگەر مامناوەندیش بێ یاخود سەرەتاییشی ژیانی بۆ دابین بکات بەڵام بەداخەوە لای ئێمە هونەرمەند هیچی بۆ دابین نەکراوە لە نمایشی شانوێ بۆ 3 مانگ پرۆڤە دەکات جارێ بە 100,000 وەرناگرێ باش ئەمیش عایلەی هەیە و مناڵی هەیە و پێویستی بە کۆمەڵێک پێداویستی کە بە پارە جێبەجێ دەکرێت ئەمە ڕەوشێک لایەنەکەی تریش
خودی هونەرمەندیشە بەڕاستی من ئەوە ناشارمەوە کە بەشێک لە هونەرمەندان ڕەنگە پارەی باشیان وەرگرتی بێ بەڵام ئیشی باشیان نەکردووە ئەمەش دەبێت لۆمە هونەرمەندی تیا بکرێ بێ پێداچنەوەی تیا بکرێ ئەبێ ئێمە هونەرمەندە جددیەکان ئەو هونەرمەندانێک کە بەڕاستی کار بۆ جددیەتی هونەر دەکەن دایانێ هونەر بۆ شێوە جوانە پێشکەوە ئەمەە جیاکەینەوە ئێمەش بەشێک لە وەزیفەی سندیکاژ ئەمەیە کە ئێمە بەڕاستی هونەرمەند و ناهونەرمەند جیاکەینەوە چونکە وەکو زۆربەی بوارەکان تێکەڵێکی زۆر گەورە هەیە لەم بوارەکەی کۆمەڵی خەڵک بە ناوی هونەرمەند و هاتوتە ناو ڕەوشەکە ڕەنگە هونەرمەندیش نەبێ و ڕەنگە بارەیەکی وانێ بەڵام دەرفەتێک هاتووە شتێک هاتووە وای کردووە کە وەکو هونەرمەند دەرکەوێت ئێمە دەمانێت ئەوەش بکەین و داواشمان لە حکوومەت کردووە کە بایەخی زیاتر بە سندیکا بدە لەبەرەوەی مەسەلەن ئێستا لەم وڵاتە ڕۆژانە یاخود هەفتانە هونەرمەندانی دەرەوەی بیانی دێن لەم وڵاتە کۆنسێرتەکەن و بە سەدان هزار دلار لەم وڵاتە دەبنەوە بەڵام سندیکە هیچ دەسەڵاتێکی بەسەریانە نییە سندیکە ئاگاداریش نییە ئێستا بە خۆشحاڵیەوە لە ئاخر شتە لە وەزارەتی ڕۆشنبیریە بڕیارێک دەرچووە کابێ ئیتر ئەم شتانە لە ڕێی سندیکاوە ڕێکخرێ بەڵام تا ئێستا ئەمیش نەچۆتە بواری جێبەجێکردنەوە لە هەموو دنیا کەسێک نییە هونەرمەندێک نییە بتوانێت بچێتە وڵاتێکی کە بۆ کاری هونەری بەبێ موافقەی سندیکا و بەبێ ئیزنی سندیکا ئەبێ سندیکا ئاگادار بێت تەنسیقی بۆ بکە بزانێ ئەم هونەرێکە دێتە وڵاتەکەی ئەو تا چەند سوود بە وڵاتەکەی ئەو دەگەێنێ بۆ هیوایین کە هەموو ئەم کێشانە چارەسەر بکرێ و دواتر جار بڕیارەکان بێتەوە دەست ئێوە زۆر سوپاس بۆ ئێوە کاک هەمەسوار کە ئەمڕۆ لەگەڵمان بوون سوپاس بۆی کەمیوانی ڕۆژ باش بوون زۆر سوپاس بۆ ئێوەش بەخێر کاتێکی خۆش ئێستاش بابەیەکەوە بچینە ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان بزانین پلەکانی گەرما تا دێت دەگاتە چه ئاستێک. دوایەوەی کە ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا وردە وردە کەم کرانەوە لەگەڵەوەشە پلەی گەرما ئەوەندە بەرز بووتەوە ئەمە هەردوو لایەنەکە واکات کە هاوڵاتیان ڕووبکەنە شوێنە گەشتیارەکان بە تایبەت لە وانی باکووری کوردستان کە لە هەموو تەمەن و ڕەگەزەکانەوە کۆبوونەوە چوونەتە کەناراوەکانی وانی باکووری کوردستان و مەلەوانیەکەن بۆی بەشێک لە کاتەکانیان لەناو ئاو بەسەر ببەن
و جەستیان فێنێک ببێتەوە کاتێک خۆش بەسەر برن و لە نزیک کەناراوەکانی چەندین یاری ئاوی هەیە و خلیسکێنەی ناو ئاو هەیە گەشتیاران و هاوڵاتیانیش بەکارهێنن و چێژی لێبێنن. هەرچەندە دنیا زۆر گەرمە بەڵام لە هەندێک ڕووشەوە تا ڕادەیەکی باش سوودی هەیە چونکە ئەم ساڵ چەند ڕۆژێک بەر لە وادەی خۆی بەرهەمی شووتی لە پارێزگای ئیدری باکووری کوردستان پێگەیشتووە. هاوکات ئەم ساڵ بەرهەمە کشتتوکاڵەکان لەو پارێزگای زیادیشی کردووە. علیکان ئاچکان کە جوتیارێکی نمونەیی پارێزگای ئیدرە لەسەر ڕووبەری 100 دۆنم زەوی بەرهەمی کشتتوکاڵی بە شێوەی ئۆرگانی بەرهەمەهێنێت بێەوەی هیچ موادێکی کیمیایی بەکاربێنێت و باس لە تام و بۆنی جیاوازی شووتی شارەکە شێکات شووتی ئیدر. بابزانین جیاوازی شووتیەکانی باکووری کوردستان چییە؟ بۆچی ئەوەندە تام و چێژی جیاوازە و وەلە پێش کاتی خۆشی پێگەیشتووە. لە گوندەکانی نزیک پارێزگای ئیدری باکووری کوردستان کێڵگەی بە شووتی چێنراوەکانیان 25 ڕۆژ زووتر لە ماوەی خۆی پێگەیشتووە. جوتیارانی شارەزاش دەڵێن هۆکارەکەی ئەوەیە کە شووتیەکە تەواو ئۆرگانیە. علیکان ئاچکان کە زیاتر لە 15 ساڵە لە ئیدر دەستی بە کشتتوکاڵکردن کردووە و جوتیارێکی نمونەی شارەکەیە و لەسەر ڕووبەری 100 دۆنم زەوی بەرووبوومی ئۆرگانی بەرهەم دەهێنێت. باز لە بەرهەمی شووتی شارەکەی دەکات. چاڵگەکەم وەک بەفرێکی سپیە و وەکو گۆمی هەنجون وایە بەهۆی ئەو تۆی کە لە باو باپیران بەدەستمە هێناوە شووتەکان بۆن و تامیان جیاوازە و تاو ئەندامین و دوو ڕەگنین. من ئەم شووتە بۆ هەموو لایەک پێشنیاز دەکەم و ئامۆژگاری جوتیاران دەکەم. من هەموو ساڵێک لە هەمان کات دەست دەکەم بە ئەڕنینەوەی بەرهەمی شووتی. بەرهەمی شووتی ئەمساڵ لە باکووری کوردستان لە پێش وادەی خۆی پێگەیشتووە و بە ڕێژێکی زۆر دەخرێتە بازاڕەکانەوە. ئەوەش بووتە هۆی دابەزینی نرخەکەی. جوتیارانیش نیگەران و پێیان وایە ناتوانن وەک پێویست پشت بەو داهاتە ببەستن کە لە کشتتوکاڵکردن بەدەستی دەهێنن بە تایبەت بەرهەمی شووتی. نرخی شووتی باسێکی بەرچاو دابەزیوە. نرخەکان بە خێرایی دابەزیون. 20 ڕۆژ پێش ئێستا نرخی شووتی بۆ کیلۆگرامێک 5 لیرە بوو. ئێستا 1.5 بۆ 2 لیرەیە. ئەو نرخەش زۆر کەمە چونکە هەر لە چەڵگەکەوە زەرری لێ دەکەین. هەرچەندە ئەم ساڵ بە ساڵی وشکە ساڵی و کەمی بارانبارین ناو دەبرێت و جوتیاران نیگەرانن لەبارەی کەش و هەوا و پلەکانی گەرما. بەڵام زۆرێک لە ناوچەکانی باکووری کوردستان لەبارەی کەش و هەواکەی وای کردووە بەرهەمی کشتتوکاڵیان زۆر بێت و بەشێکی زۆری ڕەوانەی شارەکانی تورکیا بکرێت و بەشێکی دیکەشی هەناردەی دەرەوەی وڵات بکرێت. هاوکات دابەزینی نرخیش لەلایەکی دیکەوە بۆتەوە بە کێشە بۆ جوتیاران و ناتوانن وەک پێویست قازانج بکەن. ئێستا با بزانین بەهای دراوەبیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چۆنە و چ گۆڕانکاریکی بەسەر داهاتوە. 100 دۆلاری ئەمریکی 147,050 دیناری عێراقیە، 100 یۆرۆ 176,000 دیناری عێراقیە، 100 پاوەند 205,250 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی 17,000 دیناری عێراقیە، 100 تومانی ئێرانی 6,250 دیناری عێراقیە، مسقالێک زێڕی ئایار 24 422,000 دیناری عێراقی و مسقالێک زێڕی ئایار 21 370,000 دیناری عێراقی و مسقالێک زێڕی ئایار 18 316,000 دیناری عێراقیە. ئەو هونەرانەی کە سەرسوڕهێنەرن یاخود بڵین زۆر جیاوازن زۆر سەرنجڕاکێشن کاتێک هونەرمەندەکە یاخود بڵین خوڵقێنەرەکەی ئەو هونەرە سەرنجڕاکێشە کەسێک بێ کە خاوەن پێداویستی تایبەت بێ ئەوە دەتوانین بڵین دوو جار بابەتەکە سەرسوڕهێنەرە دوو جار سەرنجڕاکێشە. لە سانت پێترسبۆرگ لە رووسیا کەسێک خاوەن پێداویستی تایبەتە کە بەهۆی باری جەستەیی لەلایەن دایک و باوکی لە خانەی بێ سەرپەرشتان بەجێهێڵراوە. ئێستا بە هونەرێکی سەرسوڕهێنەر بە هونەرێکی جیاواز سەرنجی خەڵکی بۆ تابلۆکانی ڕاکێشاوە کە بە بەردی ڕاین و کریستاڵی بچووک دەیان نەخشێنێت.
لە پشتی ئەم تابلۆیانە چیرۆکی کەسێک هەیە کە بەهۆی قسەیەکی مامۆستاکەی لە خانەی بێسەرپەرشتان توانای نەخشاندنی ئەم تابلۆیانە لە ناخی ڤیدۆر دروست کردووە. ڤیدۆر هونەرمەندێکی ڕووسیە کە لەگەڵەوەی خاوەن پێداویستی تایبەتە، بەڵام وتەی مامۆستاکەی ڕێگەی نەداباری جەستەی کاریگەری بخاتە سەر دەرخستنی تواناکەی و ئێستا بە هونەرێکی سەرسوڕهێنەر سەرنجی خەڵکی ڕاکێشاوە. مامۆستاکەم پێی وتم ئەگەر خۆت کارەکانی خۆت نەکەیت کەس بۆت ناکات بەهۆی ئەوەی نەدایکت هەیە و نەباوک بۆیە دەبێت پشت بە خۆت ببەستی. من لە منداڵیەوە لە خانەی بەسەرپەرشتان گەورە بووم و هەموو هەوڵی خۆممدا کە بتوانم کارێکی تایبەت بکەم. تابلۆکانی ئەم هونەرمەندە بە پێچەوانەی هونەرمەندەکانی دیکە بەدەست نەنەخشێنراوە، بەڵکو لە ڕێگەی پێکانیەوە نەخشێنراوە. پێویستیان بە سەرنجێکی ورد هەیە لە کارکردن، چونکە بەردی ڕایان و کریستاڵ دوو کەرەستەن کە لە تابلۆکانی بەکاردەهێنرێن و زۆر ورد و بچووکن و کارکردن پێیان ئەستەمە. من ئێستا هەست دەکەم خۆشبەختترین پیاوی سەر زەویم. زۆر خۆشحاڵم کە بۆ یەکەم جار تەواوی تابلۆکانم نمایش کراون و بینەرەکانم پێی سەرسامن. پێش ئەم پێشەنگایە ڤیدۆر هیچ یەک لە تابلۆکانی نەنمایش کردووە و نەفرۆشتوێتی. ئەمانە بەڕەنج و ماندووبوونی خۆی دادەنێت، توانای خۆی لە تابلۆکان هەست پێ دەکات. ئەمە هەستێکە کە نەک تەنیا پەیوەست بێت بە خودی ئەو هونەرمەندە خاوەن پێداویستیە تایبەتە، بەڵکو هاوڕێکانیشی بە هەمان شێوە سەرسامن بە ڤیدۆر. من ڤیدۆر لە منداڵیەوە دەناسم و پێکەوە لە یەک خانەی بێسەرپەرشتان دەژیاین. بەڕاستی دەتوانم بڵێم لە زۆر کەسی تەندروست بەتواناترە. من بەدەستەکانم ناتوانم ئەو کارە بکەم. بەڕاستی هونەرێکی ناوازەیە ئەو بە پێکانی ئەم کارە ئەنجام دەدات. ڤیدۆری خاوەن پێداویستی تایبەت بۆ دروستکردنی هەر یەک لەم تابلۆیانە کاتێکی زۆری تەرخان کردووە. لە هەر یەکێکیان بە جۆرێک هەستی خۆی دەربڕیوە کە لە قوڵایی خەیاڵیەوە هەڵقوڵاون. ڕەنگەکان و خەیاڵەکانی بە جۆرێک دەخاتە سەر تابلۆکان کە بتوانێت دڵی بینەر خۆش بکات و وەک خۆی دەڵێت دەیەوێت تابلۆکانی ببنە بزوێنەری توانا بۆ هەر کەسێک کە بینەریان دەبێت. ئەگەر ئێستا کێشەی نەبوونی بنزین هەبێت یاخود گرانبوونی نرخی بنزین هەبێت، ئەوە دوای ئەم داهێنانە لەوانەیە تر کێشەی نەبوونی هایدرۆجینیشمان هەبێت، چونکە وێستگەیەکی تایبەت بە بەکارهێنانی هایدرۆجینی سەوز کە بۆ بەرگاویکردنی ئۆتۆمبیلەکان دامەزرێنراوە لە سعودیەیە. هایدرۆجینی سەوز تێکەڵ بە خانەکانی سوتەمەنیە بێت و وزەی پاک بەرهەمەهێنێ. ئەمە سوودێکی زۆری بۆ ژینگە هەیە، چونکە تێکەڵی ئەو وزەیە کرێ بۆی کە چیدی کە ئەو دووکەڵ و پاشماوەی ئۆتۆمبیلەکان ژینگە پیس نەکات. هەر ئۆتۆمبیلێکیش بۆ ڕێگەیەوە بارگاویە بێت توانای بڕینی 500 کیلۆمەتری هەیە، یاخود بڵێن توانێت ئەوەندە ڕێ بکات لە خولەکێکدا. پرۆژەکە بە دۆستی ژینگە دادەنرێت و لەلایەن هاوڵاتیانەوە پێشوازیەکی گەرمی لێکراوە. بۆ یەکەم جار لە سعودیا لە ڕێگەی وزەی پاکەوەی بە هایدرۆجینی سەوز ناسراوە ئۆتۆمبیلەکان بارگاوی دەکرێن. ئەوە شوەک هەنگاوێک بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی سەر ژینگە و دوورکەوتنەوە لە بەکارهێنانی سوتەمەنی شەهراوی. سەرپەرشتیاری پرۆژەکەش دەڵێت سعودیا شوێنێکی گونجاو و نمونەیە بۆ ئەو کارە. سوودەکانی هایدرۆجین زۆرن و بەردەوام لە گەشەکردندان. لە ڕێگەی وێزگەیەکەوە هایدرۆجینی سەوز بۆ ئۆتۆمبیلەکان بەکاردێنین کە خەریکە لە جیهان پەرە دەسێنێت. سعودیا شوێنێکی گونجاو و نمونەیە بۆ ئەو پرۆژەیە. پرۆژەی بارگاویکردنی ئۆتۆمبیلەکان لە ڕێگەی هایدرۆجین و وزەی پاکەوە دۆستی ژینگەیە و لەلایەن هاوڵاتیان و شۆفێرانی سعودیا پێشوازێکی فراوانی لێ دەکرێت، چونکە کاتێک هایدرۆجین لەگەڵ خانەکانی سوتەمەنی تێکەڵ دەبێت پاک دەبێت و دەبێتە وزەیەکی پاک. بەرهەمە هەواییەکان لەگەڵ ئەکوا پاوەرەکە تێکەڵ دەبن، دەبێتە بەرەمهێنانی هایدرۆجینی سەوز. بێگومان پرۆژەکە دۆسی ژینگەیە و پرۆژەی هایدرۆجینیش بۆتە پرۆژێکی جیهانی و بە ملیاران دۆلارمان لە سعودیا بۆ پرۆژەیەت خەرج کردووە. ئەو ئۆتۆمبیلانی بە هایدرۆجین و وزەی پاک بارگاوی دەکرێن دەتوانن 500 کیلۆمتر ڕێگا ببڕن لە چەند خولێکێکی کەمدا. ئێستا لە سعودیا ئۆتۆمبیلی بار هەڵگر و پاس و ئۆتۆمبیلی بچووک لە ڕێگەی ئەو سیستەمەوە بارگاوی دەکرێن و وەک وزەی جێگرەوە پشتی پێدەبەسترێت.
تەمەنی گونجاوی ژن بۆ وەچەخستنەوە یاخود بۆ منداڵبوون ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ کە ئەنجامی توێژینەوەیەکی کۆلێژی ئەمریکا بۆ پزیشکی ژنان و لەدایکبوون بڵاوی کردوتەوە کاتێکی دیاری کراوە کە توانای وەچەخستنەوەی ژن لە 32 ساڵی ڕوو لە کەمبوونەوە ئاکات واتە تا پێش ئەو تەمەنە باشترینە بۆ وەچەخستنەوە جیا لەو ڕاستی ژن تا کۆتایی تەمەنی توانای وەچەخستنەوەی نییە ئاماژەی بۆش کردووە هەر کە کچ گەیشتە تەمەنی باڵغبوون دەست بە دروستکردنی هێلکە و سووڕی مانگانە دەکات بۆیە دەکرێت لە تەمەنی 10 بۆ 14 ساڵ دووگیان بێت هاوکات جەستەی ژن لە تەمەنی هەرزەکاریدا توانایەکی زۆری وەچەخستنەوەی هەیە ڕەنگە کچ لە تەمەنی 15 ساڵی ئامادە بێت بۆ دووگیان بوون بەڵام بەشەکانی دیکەی جەستەی ئامادە نییە چونکە دووگیانی پێویستی بە توانای جەستەی ئامادەی تەندروستی وە سۆزداری باش هەیە هەر بەپێی توێژینەوەکە توانای وەچەخستنەوەی ژن لە تەمەنی 32 ساڵی دەست بە کەمبوونەوە دەکات و دوای 37 ساڵی خێراتر کەمە بێتەوە بۆیە لە ڕووی بایۆلۆژیەوە باشترین تەمەن بۆ دووگیانبوونی ژن لە بیستەکانی تەمەنێتی ئەو کاتە جەستەی پێگەیشت و ئامادێ و توانای هەڵگرتنی کۆرپەلەکەی هەیە و ماوەی 10 ساڵی تەواویشی لە پێشە تا کەمبوونەوەی توانای منداڵبوونی بەشێک لە قەتپاڵی چیاکانی مەکدۆنیا بە سەوزایی و گوڵ و گوڵزار داپۆشراوە و حکوومەتی وڵاتەش ئەوێت کە نازناوی پارکی نیشتیمانی شاری پێ ببەخشێت چونکە شوێنەکە زۆر گەورەیە و خاوەن کێڵگەکانی ئەو ناوچەیەش پێشوازی لەو هەنگاواکەن و بە سەرمایەکی نیشتیمانیشی ێزانن چونکە هەرچەندە شوێنی تایبەتی خۆیان هەیە شوێنی ئەسب سواریان هەیە چەندین کێڵگەیان هەیە و ڕوبەری پارکی نیشتیمانی مەکدۆنیا 240 هێکتار زەویە 240,000 هێکتار زەویە و 37 دەریاچەی شوشەیی و 167 جۆر پەپولەی تایە بە ئەو پارکە جوانە ببینین. چیاکانی بەلکان ئەڵەب لە مەکدۆنیا جیهانێکی دوورەدەستی جادوویە لە جوانی سروشتیدا کە ڕوبەرەکەی 240,000 هێکتارە و بە سەوزای و گوڵ و گوڵزار داپۆشراوە. لە چەند ڕۆژی داهاتوودا یاسادانەرانی مەکدۆنیا بڕیار لەسەر پرۆژە یاسایەک دەدەن تا ناوی پارکی نەتەوەی شاری پێببەخشن. خاوەن کێڵگە و زەویەکانی ناوچەکەش چاوەڕوانی پرۆژەکان پێیان وایە دەبێتە سەرمایەکی نیشتیمانی. ئەمە تەنها بۆ گەشتەری ناوەخۆی نییە ئێمە لەگەڵ دروستکردنی پارچێنەتەوەی شاریەکێک لە گەورەترین ناوچە پارێزراوەکانی ئەوروپا دروست دەکەین. ئەمە دەبێت بە سەرمایە بۆنەوەکانی داهاتوو ئێستاش چونکە دەتوانین سەرچاوە سروشتەکانمان بەکاربهێنین و بە شێوێکی بەردەوام بیان هێڵینەوە. ئێمە باسی خلیسکێنەی سەربەفر دەکەین لە زستاندا شاخەوانی پاسکل سواری لە هاویندا هەموو گەشتیارێک چێژی لێوەردەگرێت چێژ لە خواردنە خۆماڵیەکان و شەرابە خۆماڵیەکانیش وەردەگرن. لە ماوەی دوودەی ڕابردوودا مەکدۆنیای باکوور نزیکەی 40,000 هێکتار دارستانی لەدەستداوە بەهۆی ڕووداوە سروشتیەکان و ئاگرکەوتنەوە. ئێستاش هەلێکی مێژوویی هەیە کە دوای 6 ساڵ چانسی ئەوەی هەیە پارکێکی نوێی نیشتیمانی هەبێت. ئەویش دەبێتە ناوچەیەکی گەشتیاری و پارێزرا و وەک ناوچە پارێزراوەکانی تر لە وڵاتانی دیکەی دراوسەی. پارکەکە دەبێتە گەورەترین ناوچەی گەشتیاری لە تەواوی ئەوروپا. ئێمە چاوەڕوانی زۆر لە پارکی نیشتیمانی دەکەین چونکە گەشتیاران سەردانیێرە دەکەن و بۆ کابینەکانمانیان بۆ ئەسب سواری جگە لەوەش بەرهەمی شیرینەمەندەکانمان دەفرۆشین بە نرخێکی باش هەروەها چاوەڕێی باشبوونی ژێرخانی ئابووری و لە ڕوێژکی دیکەشەوە دڵخۆشین چیتر دارەکانی ئەم ناوچەیە نابڕدرێنەوە. پارکی نەتەوەی شار لە مەکدۆنیا 240,000 هێکتار زەویە بە گەنجینەی ڕاستەقینەی سروش ناو دەبرێت. 37 دەریاچەی شوشەیی هەیە کە 25 لای مەکدۆنیا و ئەوانی دیکە لای کۆسۆڤۆن. هەمە جۆری زیندەوەری هەیە. 200 جۆری ڕووەکی ئەندامی تێدایە. 167 جۆر پەپولە، 12 جۆری ئەمفیبیان، 800 جۆری خشۆک، 130 جۆر باڵندە. بۆیە دوای 10 ساڵ چاوەڕوانی دوجار ئەم جوانیە سروشتی ئەو پارێزگاریەی بەدەستدەهێنێت کە شایستەیەتی. ئەگەر ناوچە گەشتیارەکان یاخود سروشتی مەکدۆنیا وا بکات کە ببێتە پارکێکی ناودار لە جیهانە ئەوە زۆربەی شار و شارۆچکەکان گوندەکانی کوردستانیش بۆ خۆیان پارکێکی گەشتیارین. هەمیشە کوردستان ئاوادان بێ. پرۆگرامی ڕۆژ باشم پێشکەشکردن تاسبەی دێنەوەلاتە ماڵاوە.